کوردستانیانی خۆشەویست، ڕۆژی شەممە 25 حەوت هەمومان دەچینە بەردەم سنووقەکانی دەنگدان چارەنووسی کوردستان بۆ قۆناغێکی زۆر هەستیار و ناسک دەستنیشانەکەین. ئەوەی ئەو چارەنووسە دیاریەکە دەنگیەوەیە. ومێدی گەورەمانەوەیە کە هەر کەسێ کە ئەچێتە بەردەم سنووقەکان بیری تەواوی لە نرخی دەنگی خۆی کردبێتەوە. بۆ هەموو ئەوانەی کە بڕیاریان ناوە دەنگ بە لیستی ئێمە بن، ئەوانش کە تا ئێستا دوودڵن جارێکی تر هەندێک لە نیاز و ئامانجە سەرەکیەکانی لیستی گۆڕان کوردەکەمەوە بە مەبەستی ئەوەی هەموو کەسێ لە کوردستانە بزانێ دەنگ بە چی ئەدا و بزانێ شوناسی لیستەکەی ئێمە چییە و ئەتوانێت چاوەڕوانێکی لە ئێمە هەبێ. یەک، ئیشکردنی ڕاستەخۆ لەسەر کێشەکانی خەڵک، واتە ئەمانەوێ ببینە بزوتنەوەیەکی سیاسی کە گوێکردن لە خەڵک و ڕنگدانەوەی خێرا بەرامبەر بە داواکاریەکانیان ئامانجی یەکەممانە. ئێمە زۆر مەبەستمانە کادر و کەسە چالاکەکانمان لە جەماوەر دوور نەکەونەوە. نامانەوێ خۆیان دەسەڵات بگرنە دەست و کورسی داگیر بکەن، بەڵکو ئەمانەوێ کادرەکانمان لە ناو خەڵک خۆیان ئەو کادر و تەکنۆکراتە پاک و زیرەکانە بدۆزنەوە کە ئەتوانن باش ئیدارەی دەوڵەت بکەن. بۆیە هەوڵی یەکەممان گرێدانەوەی سیاسەتە بە خەڵکەوە. ئێمە لە بەرنامەی خۆمانە ئەمانەوێ ئەو هەڵەی هێزەکانی تر دووبارە نەکەینەوە کە کادری حیزبی خۆیان کرد بە کادری بیرۆکراتی، بەڵکو ئەمانەوێ دیموکراسیت وەک پرۆسەیەک تەماشا بکەین کە لە خوارەوە لە ناو کۆمەلگاوە دەست پێ ئەکا و بۆ سەرەوە ئەڕوا بە کورتی ئامانجی سەرەکیمانە کارێ بکەین دەسەڵات لەو سنووقە داخراوی خۆی دەربهێنین و کارێ بکەین دەنگی خەڵک و کێشەکانیان و خواستەکانیان نەکەوێتە پەراوێزەوە. دروشمی سەرەکیمانەوەیە خەڵک نابێ بکەوێتە پەراوێزەوە. دوو، ئەمانەوێ و ئیشی جدیەکەین بۆ ئەوەی بزوتنەوەیەکی سیاسی کوردستانی بین، واتە ئێمە ئیش بۆ دیموکراتیزەکردنی هەموو کوردستانەکەین، نەوەک بۆ ناوچەیەک یاخود شارێ. بە پێچەوانەوە پێمان وایە هەموو کوردستان لە زاخۆوە تا خانەقین و مەندەلی وەکو یەک زیانیان پێکەوت و ئەو سیاسەتەی تا ئێستا پەیڕەو کراوە بە یەکسانی زیانی لە هەموو کوردێ داوە. لێرەوە لابردنی زوڵم و دیفاعکردن لە کەرامەتی مرۆڤی کورد و مافە سەرەتایی و بنەڕەتیەکانی ئامانجی هەرە گەورەی ئەم زوتنەوەیە. ئێمە نەهاتوین تەنیا گۆڕان لە ناوچەیەکا بکەین، بەڵکو هاتوین و ئەمانەوێ گۆڕان لە شێوەی حکومڕانیە بکەین، واتە گۆڕان لە پێگەی هاوڵاتیە و گۆڕان لە تێگەیشتنمانە بۆ ماف و عەدالەت و دیموکراسی. ئەمەش خەمی هەموو هاوڵاتیەکی کووردە، چ لە سۆران بێ یاخود لە بادینان، چ یەزیدی بێ یاخود دیان یا موسڵمان. بۆیە ئێمە خۆمان بە نوێنەری هەموو ناوچەیەکی بەشخورا و هەموو هاوڵاتێکی بەشخوراوی کوردستان ئەزانین. سێ، نەوەک هەر ئێمە ئەزانین کە بەهۆی ئەو سیاسەتە چەوتەوە کە پەیڕەو کراوە سەدان هەزار گەنج و ژن و پیاوی ئەم وڵاتە دڵیان لە کوردستان ڕەنجاوە و وایان لێ هاتووە لە نیشتیمانەکەی خۆیان ناخۆیان بە بێگانە ئەزانن. ئەو نیشتیمانە پیرۆزەی کە باو باپیرانیان هەزاران شەهیدیان لە پێناویان داوە، ئێمە ئیش بۆ ئەوەکەین کە کوردستان و کوردبوون بکەینەوە بە شتێکە مرۆڤ شانازی پێوە بکە، نەوەک شەرم. پێشمان وایە تەنیا لە ڕێگەی گۆڕینی ئەم شێوە دەسەڵاتی ئێستاوە کوردستان وەک نیشتیمان ئەبێتەوە شوێنێکی خۆشەویست بۆ هەمومان. دروشمی سەرەکی ئێمە ئەوەیە کە کوردستان بۆ هەموو ئەوانەیە کە خۆشیانەوێ، نەوەک بۆ ئەوانەیە کە دزی لێەکەن. هەر کەسێ لە دڵەوە ئەم نیشتیمانەی خۆش بێ و دزی لێ نەکات و ناعەدالەتی تیانەچێنێ بە بۆچوونی ئێمە ئامانجی لەگەڵ ئامانجی ئێمەدایەکە، ئیتر ئەو کەسە دانیشتووی هەر شارێک و هەر گوندێکی کوردستان بێ، لە هەر بنەماڵە و تیرە و هۆز و عەشیرەتێ بێ، لە هەر حیزب و گرێخراوێکی سیاسی بێ. چوار، شەڕکردن لەگەڵ گەنەڵیا خاڵی سەرەکی بەرنامەکەمانە. ئەمانەوێ سەروەت و سامانی کوردستان وەکو یەک بەسەر هەموو خەڵکو و ناوچەکانە دابش بکرێ و هیچ گوندێکی کوردستان و هیچ پارچەیەکی بێبەش نەکرێ. لە پەرلەمانە هەوڵ دەین ببین بەو دەنگەی کە کێشەی هەموو خەڵکو و هەموو گوندێک و هەموو هاوڵاتێکی کورد بۆ سەرەوە بەرزەکاتەوە. ئێستا ئەبینین کە بەرنامەی کاری سەرەکی خزمەتگوزاری لە ئێستادا بۆ بە دروستکردنی چەند شەقام و پەنارڕێگایەک لە هەندێک شارە و ئیدی لەو دیوە ئەو شەقامانەوە کە بۆ خەڵەتاندنی چاوی هاوڵاتی کورد و بێگانە دروستیان کردووە، کوردستانێکی وێران دەست پێکا و تاسەر سنوورەکان کۆتایی نایە. ئێمە لە پەرلەمانە هەوڵ دەین کار بۆ داڕشتنی نەخشەیە بکەین کە گەشەیەکی هاوسەنگ و یەکسان و هاوکات بۆ بەشی هەرە زۆری شار و شارۆچکەکان دابین بکات، نەوەک تەنیا ئەو شەقامانەی مەسئول لە حیزبی و حکوومەتەکان پیاە هاتوچۆوەکان. بۆیە بوونی تێگەیشتنێکی ڕوون لەسەر گەشەی ئابووری و داڕشتنی بەرنامەی گەشەکردنی یەکسان بۆ هەموو بەشەکانی کوردستان دروشمی سەرەکی کارکردنمانە. بەڵێن بە جاوەماوەری خۆشمانەین
لە پەرلەمانە ناهێڵین هیچ بوجەیەک تێپەڕێ کە وەکو یەک گەشەی هەموو بەشێک و هەموو شارێکی کوردستانی نەخست بێتە پیلانی خۆیەوە. 5 ئێمە پێمان وایە وەک چۆن سەرۆت و سامانی کوردستان بە نەعەدالەتیەوە بەشکراوە دەسەڵاتیش هەروەها خراوەتە دەست کەمایەتیەکەوە کۆی ئابووری کوردستان بووە بە بابەتی یاریکردنی ئەم کەمایەتیە کە بە ئارەزووی خۆی و مەبەستی درێژکردنەوەی هەرچی زیاتری دەسەڵاتی خۆی بەکاری ئەهێنێ. ئێمە لەم بزوتنەوەیە کار بۆ ئەوەکەین کە دەسەڵاتێکی زۆرتر بکرێتەوە دەست خەڵک دەست نوێنەرە ڕاستیەکانی خەڵک نەوەک ئەوانەی کە دەستکەلای حیزبین زۆر جەخت لەوەکەینەوە کە قۆناغی دەستکەلاکانی حیزب بەرەو کۆتایی بڕوات و سیاسی گەنج و دیموکراسی خواز و میلەت پەروەر کە لە دڵەوە گەل و نیشتیمانەکەی خۆیان خۆشەوێ جێگای ئەو کەسە قورمیشکراوانە بگرنەوە. بە کورتی ئەمانەوێ و پێمانەکرێت دەسەڵاتی هەندێک کوتلە و تاقمی بچووک بەسەر دەسەڵاتەوە کەم بکەینەوە بیژێرینەوە بۆ کەسانی مەدەنی و تەکنۆکرات لێرەوە بەهێزکردنی پەرلەمان بەهێزکردنی ئەنجومەنی پارێزگاکان بەهێزکردنی ئەنجومەنی شارەوانیەکان بەهێزکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی بەهێزکردنی باڵی ناحیزبی لە ناو ڕێکخراوەکانی خوێندکاران و فەرمانبەران و کرێکارانە بە جۆرێک ببنە خاوەنی هێزێکی مەدەنی کە نەبێ بە کۆیلەی مۆزەفە قورمیشکراوەکانی حیزب ئەوە خواستی هەرە گەورەمانە بۆیە بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیدا لە هەناوی کۆمەلگای مەدەنی کوردیەوە هاتوۆتە دەرەوە ئیش بۆ ئەوە ئەکا کە دەسەڵاتی قۆرخکراو لەلایەن کەمایەتیەوە لاواز بکە تا کۆمەلگای کوردی و گەشەی هوشیاری سیاسی مرۆڤی کورد ئەگاتە ئاستێ بە تەواوەتی کۆتایی بەو جۆرە دەسەڵاتە دزێەوە بهێنێ چونکە ئەم جۆرە حکومە لەگەڵ ڕەوتی گەشەی دیموکراسی و لەگەڵ دروشمەکانی مێژووی خەباتی دیموکراسی خەڵکی کورد ناگونجێ. ئێمە قورسایی خەباتی خۆمانە خەینە سەر ئەوەی نەوەیەکی تازە لە سیاسی گەنج کە پەروەردەیەکی سیاسی نوێ و ژانێکی دیموکراسی هەیە لە داهاتوودا جێگای ئەم نەوەی ئێستا بگرنەوە. بۆیە بزوتنەوەی گۆڕان تەنیا بە سەرەتای سەرهەڵدانی نەوەیەکی تازە لە سیاست مەدار ئەزانین کە نابێت لە نەوەی کۆن بچێ. 6 جگەل لەوانە ئێمە هەز دەکەین سیستەمی سیاسی ئێستا بەرەو ئەوە ئەڕوا لە هەندێک جومگەیدا لە سیستەمی ویراسی نزیک بێتەوە. ئێمە هەموو هەوڵمانەخەینە کار کە لە کوردستانە دیکتاتۆر دروست نەبێ نەهێڵین هەموو دەسەڵاتەکان لە دەستی سەرۆکەکان ناکۆ بێتەوە. بۆیە گەلی خۆمان وشارەکەینەوە کە ئەبێ بەرچاویان ڕوون بێ و هەر لە سەرەتاوە ببینن کە چ جۆرە شێوەیەکی حکومڕانی کوردستان بەرەو دیکتاتۆریەت ئەبات و چ شێوەیەکیش ئازادی و دیموکراسی ئەبات. ئەبێت خۆیان و مناڵەکانیان تووشی کارەساتێک نەبن کە دواتر بە ئاسانی شوێنەوارەکانی لا نابرێ. ئێمە لە ساڵانی ڕابردوودا شێوەیەکی فاشیلی حکومڕانیمان تاقی کردەوە. ئەمڕۆ هەندێک ئەیانەوێ ئەو شێوە حکومڕانیە ڕێکدا بکرێ و نەهێڵن هیچ گۆڕانێکی تیا بکرێ. ئەیانەوێت دەسەڵات لە باوکەوە بۆ کوڕ لە براوە بۆ ئامۆزا و لە مێردەوە بۆ ژن بگوێزرێتەوە. ئەمە شارڕێگەیە بۆ پەرەسەندن و ڕێکداکوتانی دیکتاتۆریەت. ئێمە هەوڵە دەین نەهێڵین ئەمە بکرێت بە عورفێکی سیاسی و نیشانی خەڵک بدرێ وەک ئەوەی ئەمە دەرکەوتەیەکی ئاسایی بێ و خەڵکی کورد ناچار بکرێ قبولی بکات. حوت ئێمە هەوڵی گەورە ئەدەین کە نەتەوەکانی تری ناو کوردستان ئاش بکەینەوە چونکە هەموو ئەزانین کە ئەو سیاسەتە هەڵەیەی تا ئێستا پەیڕەو کراوە تەنیا خەڵکی کوردی نەتۆرانوە بەڵکو هەموو نەتەوەکانی کوردستانی کردووە بە دوژمنی کورد. بەردەوامبوونی ئەم سیاسەتە زیانی زۆر گەورە لە مافی کورد و لە ڕەوایی مەسەلەکەی بۆیە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئێمە کە گفتوگۆیەکی کراوە و هەمیشەیی لە نێوان هەموو نەتەوەکان و دیانەتەکانی کوردستانە هەبێ ڕێزی قەواری کولتوری و دینی و سیاسیان بگیرێ و نەخرێنە ژێر هیچ جۆرە فشارێکەوە یاخود نوێنەری کارتۆنیان بۆ دروست بکرێ. 8 دواخاڵیشمانەوەیە کە هەوڵە دەین ئەخلاق بۆ سیاست بگێڕینەوە و لەو دەرد و نەخۆشیانەی پاک بکەینەوە کە لە ماوەی پێشوودا دووچاری بووە. ئەمانەوەی ئەخلاقی بە زۆر بە حیزبیکردنی خەڵک نەهێڵین و ئەخلاقی سندنی باج و سەرانی نانڕەوا لە بازرگانان کاسبانی ناوبازار بسڕینەوە. ئەخلاقی نان برین و هەڕەشەکردن لە موچەی خەڵک لابەرین. ڕوبەڕووی زیاتر بۆ ڕووبەرێکی زیاتر بۆ مافی خۆپیشاندان و مافی قسەکردن بکەینەوە. سیستەمێکی قەزا دامەزرێنین لە سەر و هەموو دەسەڵاتێکەوە بێ. حاکمەکان